سڵاتان لەبێەوەم کاتتان باش بەڕزان لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی لەگەڵتانین. کۆتایی هەفتی ڕابردوو لە شاری لەندنی پایتەختی بەریتانیا وەزیرانی دەرەوەی 21 وڵات کۆبنەوە بۆ تاوتێکردنی استراتیژێتێکی نوێ بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ڕێکخراوی دەوڵەتی خەلافەی ئیسلامی داعش. بەڵام ئەم کۆبنەوەیە لە کاتێکە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە نێو شەڕی تیرۆر و دژ بە تیرۆردایە بەبێ نوێنەری هەرێمی کوردستان بەڕێوەچوو. لە بەرامبەرەوە دەسەرۆکی هەرێمی کوردستان بەنامەیەکی دەرکرد و تێیدا ناڕەزایەتی خۆی و خەڵکی کوردستانی ئاراستەی ڕێکخەرانی ئەم کۆنگرەیە کردووە و دڵگرانی خۆشی و هەروەها ئاماژە بەوە دەکا کە جێگەی دڵگرانی ئێمە شەهید و قوربانی بەشی خەڵکی کوردستان بێت، احتیبارەکەشی بۆ خەڵکی تر هەژمار بکرێت. هەروەها ڕاشی دەگەێنێت قورسایی ئەم بارودۆخە لە سەرشانی گەلی کوردستان و هیچ کەس و لایەنێک ناتوانێت نوێنەرایەتی هەرێمی کوردستان لەم جۆرە کۆنگرانە بکات. کۆبنەوەکە لەسەر ئاستی وەزیرانی دەرەوە بوو بە سەرپەرشتی وەزارەتی دەرەوەی بەریتانیا کە تێیدا لە باڵەخانەی لانگستەری لەندەن بەڕێوەچوو تێیدا 21 وڵات بەشداریان کرد کە بریتی بوون لە هەریەک لە عێراق و ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئوسترالیا و کەنەدا و بەلجیکا و ئیتالیا و هۆڵندا و دانیمارک و تا دوایی و بەتایبەتیش وڵاتانی کوێت و سعودیا و ئیمارات و بەحرێن و قەتر و میسر و تورکیا لە وڵاتانەمون کە تێیدا بەشداریان لەم کۆنفرانسە کرد. هاوکات حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق خۆی و لەگەڵ ئیبراهیم جەعفەری وەزیری دەرەوە ئامادەی کۆبنەوەکە بوو بەو پێی کە شەڕی دژ بە داعش ڕاستەوخۆ پەیوەندی بە وڵاتەکەیەوە هەیە. ئەنجامدانی ئەم کۆنفرانسە بەبێ کورد پرسیارگەلێکی دروست کردووە لەوانە. بۆچی کوردیان نوێنەری هەرێمی کوردستان بانگێشی ئەم کۆنفرانسەی لەندەن و ئەم جۆرە کۆنفرانسانە ناکرێت؟ ئەم بانگ نەکردنە تا چەند کاریگەری زاڵبوونی دیدی عێراقی و مامەڵەی کۆمەلگای نێودەوڵەتیە لەگەڵ عێراقیی مرکزی سیاست و شێوەی کاری دیبلۆماسی لۆبیکردنمان تا چەند پێویستی بە پێداچوونەوە و ئاماژەی پرسیاری لەسرە. چی بکرێت بۆ وەرهێنان و سوودوەرگرتن لە هاوکاری سەربازی و ئیسtismarکردنی بۆ بواری سیاسی؟ کاریگەری بوونی تورکیا و عێراق و وڵاتانی عەرەبی لەم کۆنفرانسە چییە لەسەر بەشداری پێنەکردنی کورد لە کۆنفرانسەیەکی وەها گرنگدا؟ تاوتوێی ئەم تەورە دەکەین بە بەشداری هەریەک لە بەڕێزان دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری سیاسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ لە سوودیەکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە، وهروەها بورهان شێخ ڕەوف نووسەر و چاودێری سیاسی جەنابیشان لە سوودیەکانمان لە گەرمیانەوە لەگەڵمانن. ئەم کاتتان باش و گەلک بەخێربێن. ئەم کاتتان باشتر، زۆر سپاس بۆ بانکێشتکردنتان و سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. دکتۆر لەوە دەست پێ بکەم بۆچی کورد یا هەرێمی کوردستان نوێنەری نەبوو یا بانگێژ نەکرا لە کۆنفرانسەکەی لەندەن؟ بەڵێ ئەوە ئەلبەتە پرسیارێکی ڕەوایە کە بۆچی کورد لەم کۆنفرانسە بەشداری پێ نەکرا، هەرچەند ئەم کۆنفرانسە بەو مەبەستە بووە بۆ لێکۆڵینەوە لە ئەو پێشکەوتنانەی کە ئەنجام درراوە لە شەڕ دێژ بە داعش و هەروەها هەوڵدانێک بووە بۆ بەهێزکردنی ئەو میکانیزمانەی کە بەکار دەهێنرێ هەر لە شەڕ دێژ بە داعش و هەروەها هەوڵدان بووە بۆ پتەوکردنی ئەو هەماهەنگیەی کە هەیە لە نێوان ئەو وڵاتانەی کە ئەمڕۆ لە هاوپەیمانیەتێکی نێودەوڵەتین لە شەڕیان دێژ بە داعش. حقیقت ئەوەیە کە کورد لە ئەم معادلەیە پێگەیەکی زۆر بەهێزی هەیە لەوەی کە ڕاستەوخۆ شەڕ لەگەڵ داعش دەکات و ئەمڕۆ پێشمەرگە قارەمانەکانمان لە سەنگەرەکانی شەڕن دژ بە ئەو ڕێکخراوەیە و هەروەها بەلای ئێمەشەوە جێی پرسیارە کە بۆچی ڕێکخەرانی ئەم کۆنفرانسە کە بریتی بوونە لە بریتانیا و ئەمریکا بانکهێشتی نوێنەری کوردیان نەکردووە بۆ ئەو بۆنەیە و ئەو ناڕەزایەتی کە لەلایەن سەرۆکایەتی هەرێمیشەوە ئاراستەی ڕێکخەران کراوە لە جێی خۆیەتی لەبەر ئەوەی ئێمە دەبینین کە قوربانیەکمان داوە و هەروەها ڕۆڵێکی کارامان جێڕاوە لە ڕوبەڕووبوونەوە و بەرەنگارکردنی تێرۆر لە ناوچەکەیە لە هەمان کاتە بە قوربانی دانیشمان پەراوێز خراوی. دکتۆر ئەوەی ئێستا وا دەکا ئەوەی بەشدار بێ لەم کۆنفرانسانە
یعنی میکانزمەکە چییە اعتیبارەکە چییە کەوا دەکات دەوڵەتێک بەشدار بی و یان لایەنێک بەشدار نەبێ مەسلەی ئەوەی ئێمە تەنیا مەزلومین و ئێمە قوربانی ئێمە شەڕی داعشەکەین ئەمە تاکە پێوەرە بۆ بەشداریکردنی وڵاتان بەخوێنەوە بۆ سیاسەتی نێودەوڵەتی ئێستا بەڵێ لە دیدی ئەو ڕێکخەرانی ئەم کۆنفرانسە کە بریتین لە ئەمریکا و بریتانیا عێراق دەوڵەتێکە تا ئێستا با بڵێن چوارچێوەیەکی هەیە دەستورێکی هەیە ڕئیسی حکوومەتێکی هەیە کە ئەمڕۆ بەڕێز حەیدەر عەبادیە کە بانکێشت کراوە بۆ ئەو بۆنەیە و ئەوان لە دیدی خۆیانەوە کە ئەو تەمسیلی سەرجەم عێراقەکە لەبەرەوەی ئەمڕۆ عێراق ئەو عێراقەیە کە هەرێمی کوردستان بەشێکە لەو وڵاتە دیارە ئەوان لە دیدی خۆیانەوە کە بە پێویستیان نەزانیوە کە هەرێمی کوردستان بەشداری تیا بکات بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان دەزانین کە ئێمە پێگەمان بەهێزە و هەروەها سوقلی سەرەکی لەسەر ئێمە بووە لە شەڕەکانە و لە هەمان کاتیشە ئەمڕۆ بەڕێز حەیدەر عەبادی خۆشتان ئەوە دەزانن نوێنەرایەتی سەرجەم عێراق ناکە بەو شێوەیە کە ئەبینن کە لەگەڵ هەرێمە مامەڵەکە تا ئێستا پاشەوەی کە 6 مانگ حکومڕانی ئەکات نەگۆڕدراوە ئەوەی کە تا ئێستا ئەو تاکڕەویەی کە لە سەردەمی بەڕێز مالیکی بوونی هەبوو بەوەی کە هەرێم پەراوێز دەخراوە هەروەها ناوچەی سوننەکان پەراوێز دەخران ئەم سیاسەتە تا نابینین کە گۆڕانکاریی گەورەی بەسەراکرابێت بەوەی کە تا ئێستش گرفتی بوجەمان هەیە لەگەڵ حکوومەتی فیدراڵە. بەڵێ زۆر باشە. بەڕێز بڕان شێخ ڕەئوف نووسەر و چاودێری سیاسی سڵاو لە جەنابیشتان وەکەوەی دکتۆر سامان وتی واروە لە بەیاننامەکەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی شاتووە کە کورد پێگەی بەهێزە سوقلی گرنگی لەسرە بەڵام ینی شەڕەکە لەسەر شانی کووردە و اعتیبارەکەشی ئەوەی دەبیندرێ وڵاتانی ترە ئەم 21 وڵاتی کتیدا بەشداری کردووە تێگەیشتنی ئێوە لەم بارەیەوە لە کاتێک کە ناوەندی شەڕەکە لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەیە و پێشمەرگە و شەڕوانان و یەپەگە و یەپەژە ڕۆڵی سەرەکی دەبینین کە چی کورد لە کۆنفرانسێکی وا گرنگ ڕۆڵی نابێ دیدی ئێوە لەم بارەیەوە بۆ ئێوەش بە تەئکید کە ئەم کۆنفرانسە بەسرا لە لەندەن ئەوە جێگەی سەرسوڕمان بوو بۆ خەڵکی کوردستان بەڵێ 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 کاک بران بەڵێ بەڵێ جۆنە دەنگتە لە پایتەختی بەریتانیا هێزێکی کارای وەکو کورد کە ئەمڕۆ بەشتێکی زۆری شەڕی دژ بە تیرور و داعش لەسەر خاکی کوردستان دەکرێەوە گرفتێک لە پەیوەندیەکە هەیە دکتۆر دەگەڕێمەوە لای جەنابتان لە کاتی ئاماژەت بۆ لە کاتی نەمی کوردستان ڕۆڵی سەرەکی لەم شەڕە دەبینی ئێوەی ئێمە بینیمان هەرچی وڵاتانی دەوروبەر یعنی لەسەر ئاستی وەزیرانی دەرەوە وەزیرانی بەرگری لە ماوەی ڕابردوو سەردانی عێراقیان دەکرد هاوشان سەردانی هەرێمی کوردستانیان دەکرد باسی ئەوە نەکرد کە پێشمەرگا شەڕی داعش لە باتی هەموو دنیا دەکاتن ئەم جۆرە مامەڵەیە دەکرێتن دیارە هاوڕانم ئاماژە بۆ دەکەن کە کاکبوران ئێستا لەسەر خەتە دواتر وەڵامی ئەو پرسیار لە جەناب دەردەگرم کاک بڕوان ببوورە تێگەیشتنەکە تەواو بکە گرفتێک لە پەیوەندیەکە بەڵێ بەڵێ کاک هیوا بەڕاستی کە وەکو وتم ئەمڕۆ خاکی کوردستان و خەڵکی کوردستان لە بەرەیەکی فراوانی 1050 کیلۆمەتریدان لە شەڕ لە دژی هێزەکە تاریکپەرستەکانی داعش کە بە درڕندانترین شێوە پەلاماری خەڵکی کوردستانیان داوە کە لەسەر خاکی خۆیەتی وەناو ماڵی خۆیەتی و هیچ ڕۆژێک زیانی بۆ سەر کەس نەبووە داعش پەلاماری بدات و بەم شێوەی بەسەر بێنێ ئەوەی کە بەسەر شنگال و شوێنەکانی تایەنا کە لە ڕێگەی میدیاکانەوە هەموو بەرچاوی هەموو دنیاوە کەس ناتوانیان لە کوڵی لێ بکات و ئەوەی بینیمان کە شاندی وڵاتانی زلهێز یەک بە دوایەکە بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەهاتن و ڕۆیشتن بەڵام ئەوەی جێ نیگەرانیە و بەڕاستی بیدایەتێکی سامناکە بۆمان کە لە
کۆنفرانسێکی ئاوادا کە بۆ ڕێگرتن لە گەشتەکردنی داعش و بۆ وشکردنی سەرچاوەکانی تەمویلیان بۆی ڕێ بگرن لەوانی کەوا و گەنجە توندڕەوانە لە وڵاتانی ترەوە بێن بۆ شەڕ لە بەرەکانی عێراق و لە سووریا دەبوو نوێنەرانی کورد و بیر و بۆچوونەکانی خەڵکی کورد کە ئەمڕۆ عاملێکی مهم و فاکتەرێکی مهم دەورێکی کارایانە لە بەگژاچوونەوەی تیرۆر هەر لە بیدایەتەکانیەوە کە بە چەکە سەرەتایەکانی خۆمان بەتوانە مەحدودەکانمان کە حکوومەتەکەی عێراقیش بودجە و میزانێ و فەرمانبەرەکانیشمانی ڕیب و خەڵکی کوردستان هەرکێز بە گوێرەی توانای خۆی بوو بە پشتیوانی کاک بوران ئەوەی جەنابەت ئاماژەی پێ دەکەی ئەمە جا پرسیارەکە ئەوەیە بڵێ کاک بوران سەرڕای ئەم ڕۆڵە گرینگە بۆچی کورد فرامۆش شەکرێ یعنی ئەوانەی هەموو جەنابەت ئاماژەی پێ دەکەی ڕاستە کە ئەمە ڕۆڵی گرنگی کووردا و ئەمە دانپێنانی خودی وڵاتە زلێزەکانە کە ئەمڕۆ سەرپەرشتی کۆنفرانسێکی وا دەکەن بەڵام بۆچی لە کۆنفرانسەکە کورد فرامۆش شەکرێ یعنی تێگەیشتنیەوە لەم بارەیەوە بەڵێ ئەوە هەر ئەو بۆچوونەی ئەمریکا و ئەوە هەر ئەو بۆچوونەی ئەمریکا و زۆربەی وڵاتە لێزەکان و وڵاتەکانی ئیقلیمیش تا ئەم کاتەش تا ئەم لە حەزەیەش عێراق وەکو یەک وڵات سیر دەکەن ئەوان هەتای سەر لە میدیاکانەوە کە گوێمان لێبێت ئەوان دەڵێن عێراق یەک پارچێ و تەعامل لەگەڵ یەک حکوومەتا دەکەن و وەکو نوێنەرەکەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا وەزارەتی دەروی ئەمریکا وتی عەبادی نوێنەری هەموو عێراقە بەڵام کە عەبادی نوێنەری عێراقە کە کۆنگرەیەکی ئاوا دەبێت دەبوو وەفدێکی متەوازن لە هەموو پێکهاتەکانی عێراق ڕێک بخات بە تایبەتی نوێنەری کوردستان لەبەرەوەی کوردستان ئەمڕۆ پێگەیەکی گرنگی شەڕەکەیە قورسایی زۆری شەڕەکە لەسەر خاکی کوردستانە خەڵکی کوردستان بە پەڕیتوانە و ئیمکانیات و خۆیەوە بەرامبەر بە داعش وەستاوەتەوە لە سەلمانی ڕابردوودا یعنی لەوەها کاتێکە لە کاتێکە کاک بڕان قسە لەسەرەوە دەکرا کە هەرێمی کوردستان پێشتر یعنی لە باز لە سەردانیکردنی سەرۆکایەتی هەرێم بۆ چەند وڵاتانی دەوروبەر قسە لەسەر پەیوەندیەکانی دەرەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگە وڵاتانی دەرەوە قسە لەسەر زۆرێ لە مەسلەی تەنانەت مەسلەی جیاببوونەوە دەکرا قسە لەسەر پاڵپشتی وڵاتان دەکرا بۆ جیاببوونەوە هەرێمی کوردستان ئەم دیدا چ زوو ئەم گۆڕانکاری بەسەرداهات یعنی ئاوا بێ پاڵپشتی لە عێراقێکی یەکگرتوو بکە لە خەیاڵەکە لە واقعە جێگای نەبۆتەوە یعنی بەبەستم ئەم ئالوگۆڕا مەسلەی بەشداری ئەی ڕۆڵی بەشداریکردنی وڵاتانی عەرەبی لە هاوکێشەکە چۆنە لە خودی کۆنفرانسەکەدا نازانم بە وڵاتانی عەرەبی بەچ ئاسێ بەڵام ئەوەی ئەوان ئەیانەوێت عێراق هەر بە یەکگرتووە ئێمە وەکو کورد هەوڵی ئەوە دەین سەر بەخۆی خۆمان ڕابگەێنین و لە کاتێکداکەوە هەموو دەرگاکانمان بەڕوودا دادەخرێ کەواتێکە ئەو دەستورەیەکەوە لە عێراق قانووسراوە و لە 1970 خەڵکی عێراق دەنگی لەسەرداوە ئەوان دەستاکێ بە ئینتیقائی سەیرەکەن و هەر کەسێ بە گوێرەی بەرژەوەندی خۆی تەفسیری بووەکە کە کورد لە 2023 لە دروستکردنەوەی عێراقدا بەشداری کرد بەڵام ئەمڕۆ بێن دەستورەکە جێبەجێ نەکرێ و هیچ مقاوماتێکی مشتەرەک نەمێنێکە تاقە مقاومات و بنەمای هاوبەش بۆمانەوەی عێراق ئەو دەستورەیە ئەو دەستورەش هەر کەس بە گوێرەی بەرژەوەندی خۆی تەفسیر و شرۆڤەی بۆ بکە ئیتر هیچ مەجالێ نامێنێتەوە لە بەردەم کووردا ئەگەر ئەبێ پەنا بۆ ڕێگەی تر بە وڵاتانی ئیقلیمی وڵاتە لێزەکان تا ئێستاش ئەیانەوێت عێراق بە یەکگرتووی مێنێتەوە ئەو هاوکاریەی ئەو هاوکاری تا بە ئێستا منەظەماتی مەدەنی ڕەوەندی کوردی لە ئەوروپا لە ئەمریکا هەوڵ بدەن ئێستا عێراق بە فیعلی دابەش بووە حالیان عێراق کاک بوران نازانم گوێبیستی من دەبی کاک بوران بەڵێ کاک بوران لە کاتێکە تا بە ئێستا ماوەی نزیکەی چەرمانجێکە لە دوای نۆی نیسانەوە تا بە ئێستا بە بەردەوام هاوکاری لەلایەن وڵاتانی دنیاوە لەلایەن وڵاتانی دژ بە تیرۆرەوە دوای دروستبوونی بەرەکە بۆ هەرێمی کوردستان دێ کەواتە ئێمە دەتوانین چ ناوێک لەم هاوکاریە بنێن لە کاتێکە ئەم مامەڵەی لە هەرێمی پێشتر قسەی زۆر لەسەر بەرزبوونەوەی پێگەی کورد دەکرێت لە ئاستی نێودەوڵەتی ئێستا لە کۆنفرانسێکی وا گرنگدا کورد بەشداری پێ ناکرێ یعنی ئەمە چی دیدێکە یعنی چ دۆخێکە لە هەرێمی کوردستانە ئەم هاوکاریانە بۆ هەرێمی کوردستان دەتوانین چ ناوێکی لێ بنێن بۆ هەرێمی کوردستان کرا لە کاتێکە بازەوە دەکرا پێگەی هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزە لە ئاستی نێودەوڵەتی بەڕاستی ئەمە ئەوەمان پێ دەڵێ ئەو کۆمەک و یارمەتیانەی بۆ کورد و بۆ گەلی کوردستان هاتووە هەر لە چوارچێوەی سەربازیدایە
بەس دەسواتەوەی سەربازیدای بۆی وەکو شتێکی پێویست و وەکو ئیغاسێک وەکو بەهاناوە چوونێک بۆی زیاتر نەکەوینە بەدەستیدا ئەزڵامە دیارە ئەمە درێژ نەبووەوە بۆ مەیدانی سیاسی ئەکەوێتە سەر هەوڵی کورد لایەنەکانی کورد ڕێخستنی ماڵی کورد یەکگرتنی هەموو تواناکان هەر لە کوردستانی گەورە لە ناو کوردستانی خۆمانە بۆی بتوانین ڕێیەکی عامی وا دروستکەین کە کۆمەک کۆ بکەینەوە بۆ قوارەیەکی کوردی ئەگەر زۆر باشەوە بڕاو عێراق ببینێتەوە ناتوانێت درێژ بە ژیانی خۆی بدات. دەست خۆش کاک بڕان دەگەڕێمە وڵات دکتۆر سامان تێگەیشتنی ئێوە کەواتە ئەم کۆچی لەگەڵ ئەوەی کە ئەم هاوکاری تا بێسا هاتووە تەنیا هاوکاری سەربازیە و هاوکاری پاڵپشتی سیاسی نییە؟ خۆی ئەگەر بیتە سەر حقیقەت هەر هاوکاریەکی سەربازی هاوکاریەکی سیاسی لەگەڵ خۆیان دەهێنێت ئۆتۆماتیک وار. ئەوەی هەرێمی کوردستان هێناوێتی و دەشیهێنێت و بەردەوامش دەبێت لە هێنانی لەبەر ئەوەی کە ئەو کۆنفرانسەی کە لە لەندەن گیاردرا لەسەر بابڵین لە بریتانیا گیاردرا لەسەر ئەوەی کە چۆن کار بکرێت بۆ بەهێزکردنی میکانیزمەکان دژ بە ڕێکخراوی داعش هەوڵێکە با بڵێن بۆ پاڵپشتیکردن لە هەرێمی کوردستانش لەبەرەوەی ئەمڕۆ داعش خودی داعش مەترسیەکە بۆ سەر تاکی کورد مەترسیەکە بۆ سەر خاکی کوردستان لە هەمان کاتە ئەوەی کە بڵین مەسەلەی دیبلۆماسیەتی ئێمە لەگەڵ وڵاتی وەکو ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئەوروپا هەروەکو خۆی ماوەتەوە بەرەو بەهێزتر تریش ئەڕوات بەوەی کە تەنها وڵاتان نەبوونە لەوێ ئامادە بوونە نوێنەری یەکێتی ئەوروپا لەوێ حزوری هەبووە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لەوێ بوونی هەبووە بە خودی بانکی مونەوە ئێمە لەگەڵ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە و کۆمەلگای نێودەوڵەتی پەیوەندیەکی خراپمان نییە و لەسەر ئاستی کۆنسولگەرەکانش پەیوەندیەکی بەهێزمان هەیە ئەوەی کە بەشداری نەکراوین یاخۆت مەسەن لەم حاڵەتەیە ئاگادار نەکراوینێتەوە دەتوانین بۆ چەند فاکتەرێک بیگەڕێنەوە هۆکارەکانی لە چۆ بووە هەندێک هۆکاری دەگەڕێتەوە بۆ خودی خۆمان ئایا تا چەند مەسەرەن نوێنەرانمان لە ئەو وڵاتانە کاریان بۆ ئەو مەبەستە کردووە هەندێکشی دەگەڕێتەوە بۆ سیاسەتی ئەو وڵاتانە خوێندنەوەی بۆ نمونە ئەمریکا یا خۆت خوێندنەوەی بریتانیا بۆ سەرجەم عێراق و هەروەها لە بیرمان نەچێ بەشداریکردنی عێراق لەسەر ئاستی وڵاتان بەشداریکردنی کوردستان لەسەر ئاستی وڵاتان نمایشکردنی ئەوەیە کە کوردستان پێگەی دەوڵەتی هەیە و ئەمڕۆ جارێ لەوانەیە بۆ ئەو وڵاتانە زوو بێت کە ئێمە وەکو دەوڵەتێک لەوێ حزورمان هەبێت بۆیە ئیکتیفایان کردووە بە پێ دوای ڕۆڵەکە گرفتەکە بە تایبەتی ینی لە چوارچێوەی وڵاتانی زلهێز وەکو ئەمریکا و بەریتانیا لە بەرامبەرەوە وڵاتانی عەرەبی و تورکیا کە ئەمریکا لە ئێستا پێویستی بەوانەیە بە بەشداری بکەن و بێگومان بەشداری دانیشتنی نوێنەری هەرێمی کوردستان لەگەڵ هاوشان لەگەڵ دەوڵەتی تورک لەگەڵ حەیدەر عەبادی لەگەڵ وڵاتانی تر ئەمە جێگای قبوڵە بۆ ئەوان یعنی ڕۆڵی ئەوان هەبووە لە پەراوزخستنی هەرێمی کوردستانە؟ من ناتوانم جارێ زووشە لەسەر ئەوە باس بکەین کە چێ با بڵێن دەستی تیا بووە کە کورد یاخۆت کوردستان پەراوێز خراوە یاخۆت بەشداری نەکردووە ئێمە ئەوە دەزانین کە ڕێکخەرانی ئەو کۆنفرانسە دوو وڵات بوونە کە ئەمریکا و بریتانیایە و ئێمە ڕەخنەمان ئاراستەی ئەو دوو ڕێکخەرەیە کە ئێمەی بانک هێشت نەکردووە وڵاتانی ترش هەرکە تەبعاً بۆ بەرژەوەندی خۆی کار دەکات و هەروەکە بۆ هەوڵ دەدات بۆ ئەوەی کە پێگەی خۆی بەهێزتر بکات بەڵام ئەو دوو وڵاتە بە بۆچوونی من بە خوێندنەوەی من ئەوەیە کە هەوڵەدەن ئەو هەماهەنگی لە نێوانی ئەو وڵاتانەیە بەهێزتر بکرێ و هەروەها ئەو هاوپەیمانەتی کە هەیەە پتەوتری بکەن میکانیزمەکان بەهێزتر بکەن بۆ ئەوەی کە بتوانن داعش بنەبڕ بکەن لەم ناوچەیە لە هەمان کاتە لە بیرمان نەچێ ختەوەرەکانی کە لەوێ بوونەتە بەحس و گفتوگۆ یەکێک لەوانە ئەو چەکدارە بیانیەکانن ئەوانەی کە شەڕکەری بیانین کە هاتوون بۆ ئێرە وە ژمارەیەکی زۆریان
ینی ئەبێ بە توانین بڵێن بە نیوەی چەکدارانی داعش لە ئەژمار دەکرێن نزیکەی 16,000 چەکدارن کە لە دەرەوە هاتوونە و لێرە شەڕ دەکەن ئەوانە کە ئەگەر بگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان دەبن بە جێگەی مەترسی بۆ وڵاتەکان بۆیە مەسەرەن ئەمە یەکێکە لە تەوەرەکانی کە بەڵێ پێشتر یعنی لە هەڵوێستی حکوومەتی بەریتانیا حەز ناکرێ ناکۆچێکەیە حکوومەتی بەریتانیا مەبەستم لەگەڵ دوا راپۆرتی ئەنجومەنی گشتیان ئەنجومەنی عمومی بەریتانیا کە داوا دەکات حکوومەتی بەریتانیا واقع بینانەتر لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە بکە بە ئاراستەی کارێمی کوردستان ئێستا بە هەرێمێکی سەربەخۆ دەڕاتن هەرێمی کوردستان ئێستا توانیوێتی ڕۆڵی گرنگ لە ناوچەکە ببینێ ئەم مامەڵەی حکوومەت لەگەڵ دوا راپۆرتی ئەنجومەنی عمومی بەریتانیا لەگەڵ حکوومەتە ناکۆچێک نابیندرێ خۆی ئەگەر بیتە سەر حقیقەتی ئەوەی کە حکوومەتی بریتانیا خوێندنەوەیەکی تایبەتی هەیە بۆ عێراق ئەوان تا ئەم کاتێک کە هەیە لەو باوەڕان عێراق دەبێ پێکەوە بمێنێتەوە و ئەو سێ پێک هاتەی کە بوونی هەیە لە عێراقە پێکەوە عێراقێکی یەکگرتوو بپارێزن حقیقەت ئەوەیە کە لە ناو خودی با بڵێن پەرلەمانی بریتانیاش بۆ چوون هەیە لەلایەن هەندێک لە سیناتۆرەکانەوە کە دەبێت کوردستان سربەخۆیی خۆی هەبێت زیاتر با بڵێن سربەخۆیی بەوەی هەبێت کە بپارێزرێت و هەروەها هەوڵی ئەوەشە درێت ئەوەی کە مەسەلەن کەیسی جینۆسایدە بناسرێنێت لەوێ ئەمانە هەوڵێکی ترن ئەوەی کە گرنگە بۆ حکوومەتەکە ئایا ئەم معادلەیە یاخود ئەم سنوورانەی کە ئێستا لێرە وجودیان هەیە بگۆڕدرێن یان نەگۆڕدرێن من لەو باوەڕێم کە تا ئێستا بۆ ئەوە هەوڵ نەدراوە یاخود زۆر بە حەزەرەوە محافەزەکارانە باس لەو مۆزوعە دەکرێت تەنانەت ئەمریکاش بە وەڵامی وتەبێژی فەرمی حکوومەت کە دەڵێت کافیە کە حەیدەر عەبادی بەشداری کردووە لەم کۆنگرەیە کە نوێنەری هەموو عێراقە وەڵامێکە بۆ ئێمە دڵخۆشکەر نییە بەڵام لە هەمان کاتیشە بۆ چوونێکە کە حکوومەتی ئەمریکاش تا ئێستا بەو کارتە هاتۆتە ناوکایەکەوە و من پێم باشە کە ئێمە وەکو چۆنەڵێت ڕاستە ڕخنەی خۆمان ئاراستەی ئەو دوو وڵاتە دەکەین بەڵام لە هەمان کاتە لە پێگەی دیبلۆماسی خۆمان کەم نەبووتەوە ئێمە لە پەیوەندی داین لەگەڵ ئەو وڵاتانەیە و هەروەها ئەو وڵاتانە ئەمڕۆ کۆمەکارن لە شەڕمان دەشت بە داعش فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا بەردەوام کۆمەکمان دەکەن و هەروەها بریتانیەکان و هەروەها وڵاتانی عەرەبیش کە بۆ نمونە ئیمارات بە غاراتی جەویە بەشداری کردووە دووەم وڵاتە لە پاش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لە غاراتی جەویە ئەمە ئەوە نیشانە ئەم پاڵپشتێ دەگەڕێمە لا وەڵامی ئەم پرسیارە ئەم پاڵپشتەی کارێمی کوردستان دەکرێتن پاڵپشتێکە بۆ هەرێمی کوردستانە یان بۆ دوورخستنەوەی دەستی تیرۆرە بۆ سەر بەرژەوەندەکانی خۆیان لە وڵاتانە بەڵام دواتر وەڵامی ئەو پرسیارە جەنابەت وەردەگرم کاک بڕوان شێخڕەو باس لەوە کرد کە تا بێستا ئەو هاوکاری هەرێمی کوردستان کراوە تەنیا هاوکاری سەربازی بووە پرسیاری گریگ لێرەوەیە کە ڕۆڵی دام و دەستگا پەیوەنددارەکان چییە یان چۆن دەکرێت ئەم هاوکاریە سەربازیە و بەرهێنانی تێدا بکرێ ئیستثمار بکرێ و ئیستیغلال بکرێ بۆ تەحویلکردنی بۆ هاوکاری سیاسی و پاڵپشتی سیاسی بەڵێ بەتەئکید کۆمەکێکی عسکەری و سەربازی ئەوە درێژکردنەوەی یارمەتی سیاسیە یان ئەنتیدادە بۆ سیاست هەر چۆن حرب ئەنتیدادە بۆ سیاست یارمەتی سەربازیش ئیمتیدادی سیاستە بەڵام ئەمڕۆ خۆ هێزەکانی ڕۆژئاوا و بە تایبەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و فەرەنسا ومانە کە بە ئوسترالیا ئەوانە جددی هاتوونەتە پێشەوە کۆمەکی باشیان ناردووە لە ڕووی سەربازیەوە دەوراتی سەربازی شان سەرباز و پێشبەرەکانی ئێمە ڕۆشتون دەورەیان بینیوە ئەوە کارێکی باشە ئەوە دەکەوێتە سەرکردایەتی هەرێمی کوردستان بە نووسنگەی پەیوەندیەکانی دەرەوە بە دام و دەستگا شەرعەکان چ لە سەرۆکایەتی هەرێم بێت چ لە پەرلەمان بێت چ لە حکوومەتا بێت چ لە دام و دەستگا
منظماتی مەدەنیدا لە هەموو لایەکەوە هەوڵەکان بخرێتە گەڕ ڕێیەکی عامی کوردی دروست بکەین ماڵی کوردی یەک بەڵێ دیارە کاک بورهان شێخ ڕەوف بەڵێ ئەگەر گوێبیستی من بی کاک بورهان بەڵێ کاک بورهان گوێم لەدەمتە بەڵێ کاک بورهان لەم تێگەیشتنی جەنابەت کە باز لە فشاری جەماوەری دەکەی لە کاتێکە پێشتر قسە لەسەر لە دام و دەستگاکان قسە لەسەر بەرزبوونەوەی پێگەی هەرێم لە ئاستی نێودەوڵەتی ئەکرا هەز ناکرێت کە ئێمان دێجار جۆرێک لە زیادەڕۆیی دەکەین لەبارەی ئەوەی کە یان واقع بینانە سەیری هەندێ مامەڵەی نێودەوڵەتی ناکەین لە هەرێمی کوردستانە کە ئەوان بە بەردەوام لە چوارچێوەی بەرژەوەندی خۆیانەوە سەری با بڵێن هاو چێشە سیاسیەکان دەکەن و هەندێک جار ئێمە کە بازەوە دەکرێت ئەم هاوکاریانە گەیشتۆتە ئاستێک کەچی کۆنفرانساڵی وا دەکرێت یعنی مرۆڤ تووشی جۆرێک لە شۆک دەبێ ینی وەکەوەی لە بەیاننامەکەی سەرۆکاتی هەرێمی کوردستانیش ئەگە خوێنەوەی بۆ بکەی یعنی زۆرە شۆکێک دیارە گلەیەکی زۆر دیارە لە کاتێکە بە بەردەوام بۆ ڕاگەانەکان دەوترا ئەمە پێگەی هەرێمی کوردستانە لە ئاسی دووەلی کەچی ئەوەی ئێستا دەبیندرێ بەم شکلەیە بەڵێ جێگەی خۆیەتی کاکی وا خەڵکی کوردستان تووشی حاڵەتێکی لە شۆک بێت تووشی سەدمەیەک بێت تووشی سەرسوڕمانێک بێت چونکە ئێمە لە ڕابردووە تەجروبەی زۆر تاڵمانەیە لەگەڵ کۆمەکی وڵاتانی ڕۆژاوە چ لە ساڵی 1970ەوە بگرە چ لە دوای ڕاپەڕینی ساڵی 90 گەلانی عێراقەوە بگرە کە دوای شەڕی کۆیت کە هێزەکانی ئەمریکا لە عێراق خشانەوە کە لە عێراق خشانەوە خەڵکی کوردستان تووشی شماڵوێرانی و دەربەدەری و کۆچی بە کۆمەڵ بووین و هەموو ماڵ و حاڵ دەرهێندا تا دوایی لە ژێر فشاری خۆپیشاندانی شەقامەکانی ئەوروپادا وڵاتانی زلێز هاتنەوە سەر هێز و ناوچەی دژەفڕینیان دروست کرد لەبەرەوە خەڵکی کوردستان نەحەقی نییە ئەگەر ئەم تووشی شۆک بێ و تووشی سەدمەیەک بێت و ئەم حاڵەت بەڵام کاک بورهان ئەوەی لە ئاستی سیاسەتی نێودەوڵەتی دەبیندرەوەی ئێستا کە باڵەدەستە تەنیا ئێمە کە ینی مەزلوم بوون زوڵم لێکراو بوون تەنیا کافی بۆی ئێمە وڵاتان مامەڵامان لەگەڵ بکەن یعنی لە زانستی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و لە زانستی سیاسی پەیوەندی نێودەوڵەتیەکان مەزلوم بوون تەنیا بەسە بۆی کە ینی هاوکاری نێودەوڵەتی بەتوو بگاتن و پاڵپشتی بکرێ نەخێر هەر مەزلوبن ڕاستە ڕەئی شەقام وڵاتەکان ئەجۆشێنێ بەڵام خۆپەیوەندی بازرگانیەکانیش ئەمڕۆ کوردستان وەکو دەبینین لەسەر نەخشەی وزەیە ئەمڕۆ کوردستان سەرچاوێکی گرنگی نەوت و غاز و سامانی سروشتیە کە دەکرێت بەکاری بێنین لە پەیوەندیەکانمانە چ لەگەڵ وڵاتانی زلهێزدا چ لەگەڵ وڵاتانی دەرودراوسێماندا بۆ جێگیرکردنی بەرژەوەندەکانی خۆمان و بۆ دابینکردنی ئایندەیەکی گەشت بۆ میلەتەکەمان زۆر باشە کاک دکتۆر پرسیاری ئەوەم کرد کە سەبارەت بە ئەم هاوکاری وڵاتانی دەوروبەر دیکەن بۆ هەرێمی کوردستان ئەمە یعنی هاوکاریەکە بۆ پاراستنی هەرێمی کوردستانە یان دیوەکەی تری کە پەیوەندی بە دوورخستنەوەی مەترسی تیرۆرە بۆ سەر ئاسایشی خودی ئەم وڵاتانە خۆی ئەگەر بیتە سەر حەقیقات هاوکاری وڵاتانی دەرەوە بۆ هەرێمی کوردستان چ لە ڕووی سەربازیەوە بێت یا لە ڕووی ئابوووریەوە بێت کە پەیوەندی ئابووری هەیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتە هەرێمیەکانش کە بریتین لە تورکیا و ئێران ئەمە خۆی لە خۆیە ئەوە نیشانەدات کە ئێمە لە هەرێمی کوردستان سیاسەتێکی ڕاست و دروستمان گردووەتە بەر بەوەی کە وڵاتانی دەرەوە ئەمڕۆ زیاتر لە 30 کۆنسولگەریان لێرە کردوێتەوە کە کۆنسولگەری هەروە ناکرێتەوە تۆ سیاسەتێک دەخوێنیتەوە لە وڵاتێکا کە بۆ 30 ساڵی ئایندە ئەتەوێت لەوێ بەرنامەت هەبێت بەو شێوەیە هاتوونەتە پێشەوە ئەوەی کە ئێوە دەیبینن و دەیبیستن سەرۆکی هەرێمی کوردستان کە دەچێتە دەرەوە بە شێوەیەکی فەرمی
بانکهێش دەکرێت و هەروەها پێشوازیشی لێ دەکرێت لە ماوەی 2005ەوە تا ئێستا سەرۆکی هەرێم بۆ 8 جار لەلایەن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە فەرمی پێشوازی لێکراوە لە فاتیکان پێشوازی لێ دەکرێت لە وڵاتانی ئەوروپا بە هەمان شێوە ئەمە ئەو نیشانەدات کە ئێمە لە ڕووی دیبلۆماسیەوە پەیوەندیەکی بەهێزمان هەیە وە سەرکەوتوو بووینە لە سیاسەتی پەیوەندەکانی دەرەوەمان لەگەڵ ئەو وڵاتانەیە بێجگەلەوە ئەگەر بیتە سەر حەقیقەت هەرێمی کوردستان لە ناوچەکەیە نمونەیەکی زۆر سەرکەوتووە بەوەی کە ئێمە سەرچاوی وزەمان هەیە و هەروەها ئەی پارێزین و توانین بە وزەیە کۆمەکی وڵاتانی دەرەوە بکەین بەدەر لەوەش ئێمە لە ڕووی دیموکراسیەتەوە ئەزمونێکی باشمان هەیە و هەروەها لە ڕووی پێکەوە ژیانی کەمەنەتەوایەتیەکان کە لە کوردستانە هەن و هەروەها ئاینەکان ئەمانە خۆی لە خۆیە وڵاتانی دەرەوە ئەمە دەخوێننەوە ئەوان کە کوردستان دەپارێزن ئەو ئەزمونەی کە هەرێمی کوردستانش هەیەتی بەسەرکەوتووی دەزانن بۆیە دەیپارێزن و هەروەها پێم خوێندنەوە بێ پێم خوێنەوەی جنابێ دکتۆر کەواتە بەشداری نەکردنی کورد لەم کۆنفرانسە یعنی جۆرێک لە وەکو هەڵەیەکی تەکنیکی بێ گرفتێکی بکە یعنی میکانزمی بێ نەقەنەعاتێک لە چوارچێ ئەم وڵاتانە هەبێ بە بەشداری نەکردنی کورد خۆی ئێمە بە مافی خۆمانی دەزانین کە ڕەخنە بگرین لە هاوپەیمانانمان ئێمە ئەو 62 وڵاتەی کە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی دروست کردووە ئێمە بەشێکین تایە و ئێمە بە فعلی بەرگری لە بەها گرنگەکانی مرۆڤایەتی دەکەین بەوەی کە ئێمە شەڕی تێرۆر دەکەین بۆیە لەو ڕوانگەیەوە ئێمە ڕەخنەی خۆمان ئاراستەی ڕێخەرانی ئەو کۆنفرانسە دەکەین لە هەمان کاتە ئەو کۆنفرانسە تاکە کۆنفرانس و دوا کۆنفرانسش نابێت لەبەرەوەی ئەوانە بە شێوەیەکی خولی چاوپێکەوتن لەگەڵ یەکتری دەکەن بەو مەبەستەی کە بتوانن خوێندنەوەیان هەبێ بۆ ئەو پێشکەوتنانەی کە دژ بواری پەیوەندیەکانی ئێمە مامەڵی ئێمە لەگە وڵاتانی دەرەوە بە تایبەتی هەندێک سەرنجی وایە کە پەیوەندیەکان تەنیا لە چوارچێوەی پەیوەندی بازرگانی و مامەڵەی بازرگانی لەگە وڵاتانی دەوروبەر دەکرێت ئێمە تا چەند لەو بوارە پێویستمان بە لۆبی زیاترە بواری پەیوەندیەکانمان پێویستی بە پێداچوونەوە هەیە خۆی ئەگەر بیتە سەر ڕاستی تا چەند کورد لەسەر ئاستی دەرەوە لۆبی بەهێزتر بکات ئەوەندە پێگەی بەهێزتر دەبێت ئێمە دەبێت پردێک دروست بکەین لە نێوانی هەرێمی کوردستان و ڕەوەندی کوردیمان هەیە لە وڵاتانی دەرەوە ڕەوەندی کوردی توانێت ڕۆڵێکی گرنگ ببینێت لە لۆبیکردن بۆ کورد و هەروەها ئێمە دەبێت کار بکەین بۆ ئەوەی کە بتوانین میدیاکانمان پرۆفشناڵتر بکەن ئێمە تا ئەم لەحزەیەش کەناڵێکی عەربی پرۆفشنال یاخۆت ئینگلیزی پرۆفشنالمان نییە بۆ ئەوەی کە ئاخافتن بکەین لەگەڵ وڵاتانی دەرەوە عەربی بێت یاخۆت وڵاتانی ئینگلیزی زمان ئەمانە گرنگن بۆ ئەوەی کە تۆ بتوانانی لۆبی بکەیت و هەروەها بە نسبەت پەیوەندەکانمان لەسەر ئاستێکە تا ڕادەیەک سەرکەوتوو بووە کە ئێمە توانیومانە سیناتۆر بانگێشت بکەین لەگەڵ پەرلەمانەکانە پەیوەندیەکمان هەبێ بەڵام ئەوە کافی نییە گرنگە تەبعاً نوێنەرایەتیەکانی ئێمە کە لە دەرەوەن چواردە نوێنەرایەتیمان هەیە کاراتر کار بکەن لە وڵاتانە ئێمە بەداخەوە تەبعاً لە خودی بریتانیا ئەوەی کە نوێنەری حکوومەت لەوێ هەبووە کە ئەمڕۆ گواستراوەتەوە بۆ ئەمریکا ڕۆڵێکی ئەگەر لەوێ بواە ڕۆڵێکی گرنگتر زۆر باشە کاتی بەرنامەکەم کۆتاییاتوە کاک بڕوان لە ماوەیەکی زۆر کورتە لە سیچرکە دواتی گەیشتنی خۆت لەبارەی ئەوەی کە لە ئاستی نێوخۆیی ئێمە گرفتە نەوەخۆیەکان مەسلەی کێشە و گرفت لە بواری لۆبی بە تایبەتی ئێستا بواری لۆبیکردنی کورد بەقەت ئەوەی وەک لۆبیەکی حزبی دەبیندرێت کەمتر لۆبیەکی نیشتیمانیە کە لەلایەن دوو یان سێ لایەنی سیاسی ئەم لۆبیانە احتیکار کراوە ئێمە بواری پەیوەندی نێودەوڵەتیەکانمان تا چەند پێویستی بە موسسات و بە نیشتیمانی و ڕێخستن هەیە بێگومان ڕێکخستنی پەیوەندیە نیشتیمانەکان گەرەکم ئیشارەتی ببم لە بەرنامەکەدا چۆن ئەڵێن بە نیشتیمانیکردنی هێزی پێشمەرگە گرنگە بە نیشتیمانیکردنی پەیوەندیە نیشتیمانەکان کە خەڵکی کەفوو و بەتوانە خارج لە ئینتیماعاتی حیزبیتیا بێت لە دەرەوە لە پێویستە دامودەتەکانی حکومەت بگرن باشترین و لێهاتووترین و زمانزانترین لە هەموو چین و توێژەکان لە ژن و لە پیاوکۆ بکرێتەوە لەسەر ئاستێکی باڵا بۆی بتوانین کەڵ دەتوانەکانیان نووسی لە پەیوەندیەکانی بۆ پەیوەندیەکانی دەرەوە و لە ئەوروپاش خەڵکی باشمانەیە لە ئەمریکا کەوادر و خەڵکی دڵسۆزە یاگەر بتوانێت
کەناڵێکی وا ڕێک بخرێ لە نێوانە پەیوەندی هەبێ تەوجیه بکرێن بێگومان کاری زۆر گەورەیان دەدەست دێ و دەتوانن خزمەتی زۆر گەورە بە ئایندەی ئەم گەلە بکەنەوە دڵسۆزی لەواشن. بەڵێ بورهان شەغڕۆڤ نووسەر و چاودێری سیاسی وەروە دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری سیاسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی حکومەت هەرێمی کوردستان سوپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەی ئەڤڕۆ ماندوومکردن. بینەران بەم جۆرە هاتمە کۆتاییان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە گفتوگۆمان لەبارەی بەشداری پێنەکردنی هەرێمی کوردستان لە کۆنفرانسی لەندەن بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعش کرد. تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ و قسەکردن لەسەر بابەتێکی تری پەیوەندیدار بە ژیانی زڤاچی کاتێکی خۆش بە هەمولایەک.